طبعا حديثك هي پیغمبریان صلى الله عليه وسلم یەکێک لە هاوڵەکان ناوی ئەبی ضەمضەمە. ئەبی ضەمضەم پیاوێکی زۆر فەقیرە بەڵام زۆر دڵپاک. لەوە ئەچێ بە هەرێکێ بڵێن ئەرێ ئەتوانی تۆ وەکو ئەبی ضەمضەم بکەی؟ بەڵێ وەڵاهی نازانم ئەبی ضەمضەم چی کردو؟ پیغمبریان صلى الله عليه وسلم بە هاوڵانی بینە کێ ئەتوانێ وەکو ئەبی ضەمضەم بکە؟ کێ؟ بە تەعەجوبەوە ئەفەرمێ ئەبی ضەمضەم هەموو بەیانەکە ئەکردەوە ئەی خوایە اللهم إنه لا مال لي فأتصدق به على الناس، والله هیچ ماڵم نییە کە من سەدەقەی پێ بکەم، هیچ هەرچی ئەەکەم نیم، بەس خوایە گیان وقد تصدقت عليهم بعرضي، خوایە گیان ئەوە من بە ناموسی خۆم باشە هەر هەموو ئەەکەمە سەدەقە لە پێناوی تۆیە. چۆن؟ فمن شتمني هر کس جوێنێکی پێداوم ئەو قەذەفەنی یان تۆمەتباری کردوم بە زینا بە هەر شتێک هەر قسەیەکی بەرامبەرم کرد فهو في حل، غیبەتی کردوم خوایە عەفوی کە. ئەفەرمێ ئەمە سەدەقەکەی ئەبی ضەمضەمە. بۆیە پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەیفەرموو من يستطيع منكم أن يكون كأبي ضەمضەم، کێ ئەتوانێ وەکو ئەبی ضەمضەم بێ؟ هەموو بەیانێک بڵێ خوایە ئومەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم هەر هەمووی گەردنی ئازاد، هەر هەمووی لە حللا بێ، هیچ شتێکم ناوێ. ئەبی ضەمضەم بێ ماڵ و بێ حاڵ کەسی بە جۆرێک لە ئیثارێکی گەورەی کردووە. ئەزانین ئینسان کە زوڵمی لێ ئەکرێت چەند دڵی ناڕەحەتە و بێتاقەتە و بێزارە و بەس ئەگەر وەکو ئەبی ضەمضەم کە ئەزان چەند دڵی مرتاحە، خوای فڵان کە زوڵمی لێ کردوم ئەویتر خراپەی بەرام ئەوتر جوێنی پێدام ئەویتر کوڕە هەمویان ئازاد بن. بۆیە ئەفەرمێ ئەمە جۆرێکە لە سەخاوەتی زۆر گەورەیە. ئینسان بێت بڵێ خوای گیان ئەو کەسانەی قسەیان لەسەر کردوم هەرچیان کردووە وتووە هەر هەموو خوای گیان هەمویان ئازاد بن. ئەزان ئەم فەزیلەتە چەند گەورەیە لە ئینسانە، چەند جوانە، چەند بەرزە.